من ئێستا لێرە و یاریگە یانەی کۆیم کە لە چەند ڕۆژی ڕابردوو دوای دەستنیشانکردنی ئەو یاریگە بۆ یاری کۆتایی جامی کوردستان کەمێک دەنگۆی بە دوای خۆی داهێنا بەهۆی ئەوەیەوە یاریگاکە پێشتر ئامادەیەکی وای تێدا نەبوو بۆ ئەو یاریە بەڵام لە دوو ڕۆژی ڕابردوو ئەم یاریگە ئەگەر هاوکارم وێنەکانی یاریگاکە بگوازێتەوە کۆمەڵێک ئامادەکاری بۆ کراوە لەوەی کەوا چیمەنی یاریگاکە بردراوەتەوە و ئەرزێتی یاریگاکەش پستراوەتەوە تاوەکو بە تەواتی بۆ یاریەکە ئامادە بێت دەتوانین بڵین بە شێوەیەکی باش بۆ یاریەکە ئامادەی هەرچەندە دەکرا یاریگای تر هەبوو کە لە پارێزگاکانی کوردستان وەکو یاریگای نێودەوڵەتیە فەڕەنساویری یاریگاکانی تریش لە شارۆچکەکانی تر بۆ ئەم یاریە دەستی دەدا کە یاریەکە لێ بەڕێوە بچێت هەردوو یانەی نەورۆز و یانەی برایەتیش گەیشتونەتە نێو یاریگا بە تەواوی پێکاتەکانیان یانەی نەورۆز هیچ داڕانێکی هەرزانانی نییە هەڵبەتە لە هەردوویانەش هەریەکە و یەکێک وەردەگرن تاوەکو قسە لەسەر تیپەکانیان بکەن بەڵام لە یانەی نەورۆز هیچ داڕانێکی هەرزانانیان لە بەهۆی پێکانی یاخودکار بەڵام لە یانەی برایەتی سێ هەرزانیاندا دەبڕێتن عەبدوڵڵا حەمەد کەوا خاوەنی زۆرترین کلینشیت بوو لە خولی نایەبی کوردستان وەکو گۆڵپارێز بەشدار نابێت واروە ئامانجەکڕم گۆڵکاری جامی کوردستان ئەویش بە هەمان شێوە بەهۆی پێکان و عومەر ئیبراهیمیش کە لە سەرەتاکانی خولی نایەبی کوردستان و تووشی پێکان هات لە قاچی تاوەکو ئێستا دابڕاو نەگەڕاوەتەوە ڕیزەکانی تیپەکە من کاپتن کامەرانم لەگەڵدا دەبێ ڕاهێنەری یانەی نەورۆز کاپتن چ ئامادەکاریەکان بۆ یاریەکە کردووە ئەوەی یاریگاکەش بینی دەتوانین بڵین بۆ یاریەکەش یاوە دەتوان ئاستێکی باش لە یاریەکە پێشکەش بکەن سەرەتا بەنای خۆی گەورە لە ڕاستی ئەو ئامادەکاری ئێمە ئامادەکاری خۆمان کردووە هەرچەند لە جێگەی تومۆحیەمانە بووە خۆ دەزانی پێشتریش باسمان کرد ئیسراحەتمانە بە یاریزان بۆ چەند ڕۆژێک جژنیا بەسەرە بەڵام سرە ڕایەوەژێ منە وەستاوینە لە ئامادەکاری خۆمان بەردەوام بین ئەو هەفتەی کۆتاییەکە لە بەردەستمانە بوو زۆمرم تەحەدیگی باش زەخمان لە یاریزان کە چکەمە بەڕاستی بڕیارەکە لە ناکاوە بوو ئێمە بەرنامی خۆمانماندانەوە بەڵام ناچار بین بۆ هۆیەوەی کە یاریەکان لە کاتێکی چۆڵی ناوەختە بە ئێماوت دەستکاری بەرنامە پرۆگرامی خۆمان کرد لە تەمرین بەڵام سەر ڕایەوە هەمووی شاڵ ئێمە کامی سیخەمان بە تیپەکەمانێ وەکو چۆن لە خولی کوردستانە بە ئاستێکی زۆر باشە دەرکەوتن ئەوە ئینشاءڵڵا ئێمڕۆژ لە یاری کۆتایی توان بڵێم ئینشاءڵڵا ئەو ئیشانێکە کردومانە یاریزانەکان بە تەواتی جێبەجێکە ئینشاءڵڵا توانی نازناوەکە بەرینەوە بیرتان لەوە کردوتەوە لەم وەزر بەدەست بە تاڵی دەرنەچین وەروە یاریەکان خولی نایەبی کوردستانیش کۆتایی پێ هاتووە و یەکەم جاریشە دەگەنە یاری کۆتایی جامی کوردستان هەرچەندە سێ جارە بەڕێوە دەچێتن بیرتانەوە کردوتەوە بە هەر شێوێک دەم نازناوە لە ڕاستی با یەک شتێ لێرە باسی کەم لەوانەیە ئەوانەی کە نزیکن لە ئێمە باش بزانن ئێمە کە یاریەکە بشش سێت دەستنیشان کرا من چوار یاری مابوو لە خولی کوردستان یعنی ئەتوانم تا حەدێکی زۆر یەکەمیمانە دەستدابوو یەکەمی بەڵام چاومان لەسەر نازناوێکی کاسی کوردستان و بەڕاستی هەر بۆ پێش کە ئێمە چەند یاریێکمان کردە قوربانی بۆ یاریچکە و کاتە 6 دەستنیشان کرابوو ئێمە سێ چوار یاری کۆتایی چەند یارێکمان کردە قوربانی بۆ پێی کە ئێمە یاریزان یەکمان بەشداری پێ کرد ئێسراحەتمانە بە چەند یاریزانێککە یاریەکە دەستنیشان کرابوو بەڵام کە خۆتەزانی یاریەکە لە کاتی خۆی بەڕێ نەچێتوان بڵم تا حدێکی زۆر تاسیرەکە سەر ڕۆ هوەرێکەوە چکە کاتەکە بەسەر چۆ یاریزان بێزار بوو لە ڕاهێنان و لەو تەمرینانەی کە بەردەوام پیانەکەی بەڵام ئینشاءڵڵا ئێمە ئەوەی کە بتوانینەوەی کە پێویست بێ بەتی بەگە کردومانە ئینشاءڵڵا بتوانین بە دەستکەوت بگەڕێن ئینشاءڵڵا خۆشی کاتن بە هیوای سەرکەوتن چ ئامادەکاریەکتان بۆ یاریەکە کردووە هەروەکو دەزانین برایەتی یەکەم جارە دەگاتە یاری کۆتایی جامی کوردستان وەروە ئەم وەرزش کۆتایی پێ هاتووە دەتانەوێتەوە بەدەست بە تاڵی دەرنەچن لە جامەکە وەروە نازناوی جامەکە بەدەست بەناوی خۆی گەورە و مێهرەبان ئەکید ئامادەکاریەکە هەروەکو ڕوون و ئاشکرا هەموو لە ئاگادارن پێم وایە تا ڕادێک ئامادەکاریەکانمان باش نەبووە لەبەرەوەی هەروەکو باسمان کرد لە زۆر جاری کەش مەشقولانەکانمان زۆر باش نەبوو بە حکومی کاتمان نەبوو بەڵام ئەکید هەموو ئامانجەکانمان لێ بتوانین ببینە پاڵەوانی جامی کوردستان لەبەوەی پارسەڵ برایەتی پاڵەوانی خولی کوردستان بۆ ئەو ساژ بتە پاڵەوانی جامی کوردستان ئەکید بۆیانەی برایەتی دەبێتە دوو دەستکەوتی زۆر گەورە لە 2 ساڵی یەک لە دوای یەک ئەکید بڕواشمان بە خۆمانە و بە یاریزانەکانشمانێ متمانەی تەواویشمانێ ئینشاءڵڵا بتوانین لە یاریەکەدا سەرکەوتوو بین سکەوتی پێ ئێمە هەروەکو ئاشکراشە دەتوانم بڵێم زۆربەی یاریزانەکان نیوە یاریزانەکانی لەسەر ئاستی لاوان و تازە پێگەیشتوانن بەڵام ئەم یاریزانانەمان ئەم ساڵ لە خولی کوردستان توانیان بە ئاستێکی زۆر باش بەدەرکەون و توانیشان لە یاری زۆر گەورە سەرکەوتوو بن بۆی ئەکید ئومێدم پیانە و پشت بەخواش ئینشاءڵڵا بتوانین سەرکەوتوو بین ببینە پاڵەوانی جامی کوردستان خۆشی کاتن بە هیوای سەرکەوتن
وەرزە بۆ سێم جار لە مێژوودا لە سەر ئاستی کوردستان پاڵەوانێتی جامی هەرێمی کوردستان بەڕێوە چوو دوای ئەم ساڵ کە بەڕێوە چوو دوایەوە بکە نزیکەی بۆ ماوەی 10 ساڵ جامەکە وەستا بوو ئەم ساڵ جارێشتر بەڕێوە چویانەی برایەتی بۆ یەکەم جار لە مێژوویدا بۆ پاڵەوان دوای ئەوەی لە یاری کۆتایی ڕۆبەڕووی یانەی نەورۆز بووە لەسەر یاریگەیانەی کۆە یاریەکە بەبێ گۆڵ کۆتایی پێات بە لێدان یەکلاکەرەوەکان یانەی برایەتی توانین سەرکەوتن تۆمارکات و ببێتە پاڵەوان ئەگەر هاوکارم لەگەڵم بێتن دەمەوێت خۆشی و شادی چەند یاریزانێک وەروە دڵتەنجی یاریزانانی نەورۆز دەسمە لای گۆڵپارێزی یانەی برایەتی کاگ ئەحمەد ڕێبوار کاتن چاستێک کتە بوو کە توانیتان سەرکەوتن بەدەستبێنی دەتوانین بڵێن پشتی هۆشت بەرکەوتکەوە لە لێدان یەکلاکەرەوەکان چەند لێدانێکت گەڕاندەوە توانیتان سەرکەوتن سەرتا بەنای خی گەورم هێربان الحەمدولله خی گەورە مۆفەقی کردنەوە جوودی خۆیە کە خی گەورە بەمەی بەخشی الحەمدولله لێدانی ساکان مۆفەق بووین و لە ئەدای یاریش ئێمە باشتر بووین لە یانی نەورۆز بەڵام ئیترەوە مۆفەق نەبووین لە گۆڵکردن لە پەنارتیا دوورمانەوە بەختەی باشتر لە یانی نەورۆز ئینشاءالله یانی برایەتی هەروە لە لوتکە دەبێتین خۆشبی کاگ ئەحمەد دەمێ ڕای چەند یاریزانێکی تریش وەربگرم کاپتن کاروان چاستێکتان نەبوو ئەم وەرزە بەدەست بەتاڵی وەرزەکەتان تەواو نەکرد نازناوی بۆ یەکەم جار نازناوی جامێرەتان بەڕاستی پێشی بەخێرات نادەکەم هەستێک زۆر خۆشمانەیە چکە ئەوەی پێویست بوو لە سەرمان کردمان ئەوەی یانەکەشمان داواکاری لە ئێمە یاریزان بوو کەوا ئێمە ئەم ساڵ لە خولی کوردستان بمێنین ئەو جامە بەدەست بێنین سپاس بەخوا بووینە پاڵەوان بەڵێ خۆشی و شادی یاریزانانی برایەتی بەردەوامی پێ دەدەین هەوڵ دەدەین چەند یاریزانێکی دیکەی یانەی برایەتی وەرگرین کاک گۆران چیتە بوو لەسەر یاریەکە و توانیتان بۆ یەکەم جار لە مێژوودا بوونە پاڵەوانی جامی هەرێمی کوردستان سەرەتا بەنای خی گەورە بەنسبەت گەمەکەی ئەگەر تمشاتان کردی بێ ئەمە گەمە زۆر باشتر بین یعنی ئەمە دەبای هەر بە گەمە ببینەوە یعنی الحەمدولله ئەمە لە دەوری کوردستان لە مەرتەبەش خراپبووین یازدەیەم بووین هەموو هەوڵێکمان لە بوو ئەو جامەی بوو ئەنی بتانین پلەی یەکەم بەدەستبێنین سوپاس بەخوا بە پشتیوانی ئیدارە و پشتیوانی یاریزانەکان و بە یەکدەستی لە ناو یاریگا توانیمان جامەکە بەدەستبێن ئەو مێژە جوانە بۆ یانی برایەتی دروست بکەنیش خۆش کاک گۆران دەمەیەک لە هاندەرە دڵسۆزەکان یانەی برایەتی ئەگە هەڵە نەم کاک لقمان وایە یەک لە هاندەرە دڵسۆزەکان یانی برایەتی لە هەولێرەوە هاتی بۆ یاریە چیتە بوو لەسەرەوەی تا چەند دڵخۆشکە برایەتی بۆ پاڵەوە دڵخۆشم بەڕاستی پیرۆزبایی بەتایبەتی لە نادی برایەتی هاندرای نادی برایەتی سەرۆکی نادی برایەتی سەمەد جەوە سەرۆکیانە ئەندامان وەری جەماوەری نادی بە کاملی دەست خۆشبی زۆر سپاس دەمێ چەند یاریزانێشکە یان ڕاهێنەری یانەی برایەتی کاپتن سەمەد کاپتن سەرەتا یاری باسیەوەت کردکەوە هەوڵ دەدەن یەکەم نازناو لە مۆرزە بەدەست وەلو ئامادەکاریەکی باشتان نەکردووە چیتە بوو دوایەوەی بوونە پاڵەوە بەڕاستی هەستێکی خۆشمانەیە سەرتا زۆر سپاس بۆ خی گەورە سپاس لۆ یاریزانەکان سپاس لۆ دەستەی کارجێری سپاس لۆ ئەو جەماوەرە خۆشەویستە بەڕاستی الحەمدولله بووینە پاڵەوانی جامی کوردستان دەتوانم بڵێم تیپەکەی ئێمە و یاریزانەکانی ئێمە کە ئەو ساڵ بەڕاستی دەتوانین لە خولی کوردستانیش بە ئاستی بەرز بەدەرکەوتون شایستەی ئەوە بوون ببنە پاڵەوانی خولی کوردستان هەرچەندە لە ئاستی یاریەکەش دەتوانم بڵێم تا ڕادێک تیپەکەمان باش یاری کرد خراپ نەبوو ئیدی لە لێدانی سزاش دەتوانم بڵێم تیپەکەمان دیسان یاریزانەکانیش گۆڵچیش بە ڕێژێکی سەرەکی هۆکاری سەرکەوتنەکان بوو سپاس بۆ خی گەورە زۆر هەستێکی خۆشمانەیە و ئامانجی یانەی برایەتی و ئامانجی هەمومان هاتەدی خۆشبی کاپتن دەمەوێ چەند یاریزانێکی تکەی یانەی برایەتی یاخود ستافی ڕاهێنەران یاخود گۆڵپارێزی یەکەم یانەی برایەتی عەبدوڵڵا ئەگەر لەگەڵم بی بەهۆی پێکان و نەتوانی بەشداری یاریەکە بکەیت لە خولی نایبی کوردستان زۆرترین کلیشیت بوو یارمەتی دەری تیپەکەت بوو بۆ ئەنجامەکانی باش بێت چیتە بوو لەسەر یاری کۆتایی هەروەکە نەتوانی بەشداریش پێ بەهۆی پێکان سپاس بەخێراتتان دەکەم بەڕاستی حەزم لێ بۆ ئامادە بم یانی ئەگەر بەهۆی پێکانەوە نەبا حەزم دەکرد ئامادە یاریەکە و یارمەی دەرەکم لە بۆ فەرێقی بەڵام ئەلحەمدولله یاریزانەکان گۆڵچەکان بەعام یعنی هیچ درێخیەکیان نەکرد و ئەلحەمدولله توانیمان ببینە پاڵەوانی کاسی خۆشبی بەڵێ دوای ئەوەی یانەی برایەتی بۆ پاڵەوان لە کەمێشتر لە مەراسیمی پێدانی نازنای پاڵانتەکە یانەی برایەتی بۆ یەکەم جار نازنای پاڵانتەکە بەرز دەکاتەوە ئاوا لەسەر پەرستیار و نابژوانانی یاریەکە دەکەین بفەرمێن بۆ وەرگرتنی خەڵاتی یاریەکە
یەکێت تۆپی کوردستان دوای ساڵانێکی زۆر لە وەستانی جامی هەرێمی کوردستان بۆ جارێکی دیکە جامی هەرێمی کوردستان بەڕێوە برد من دەمێ سەرۆک یەکێت تۆپی کوردستان کاپتن تاڕق عەبدوڕەحمان وەرگرم لەسەر بەڕێوەچوونی پاڵاواتەکە کاپتن چیتان هەبوو لەسەر جامی کوردستان کە دوای وەستانێکی ماوەیەکی زۆر جارێشتر دەستان پێ کرد پێشەچی سپاس دەکەم بەخێر بێت تەمان من دەمەوێت لێکوانە پەیامێک بنێرم بۆ جەنابی سەرۆکی حکوومەت زۆر سپاسی دەکەین کە شایستە داراییەکی بۆمە خەرج کرد دەتوانم بڵێم ئەوە وەزبەی یەکەم ئینشەڵڵا وەزبەی تری دووە بۆ ئەوەی بتوانین زیاتر خولەکانی کوردستان بەڕێک و پێکتر ئەنجام بدەین ڕاستە خۆلی جامی کوردستان ساڵانێک هەبووە بەڵام لەسەر ئەو ئاستە نەبووە ئاستی ئێمە ئەو ساڵە بەشداریمان پێیان کرد لە دەرەجە دوو دەرەجە یەکەکانیش لەگە دەرەجێ ممتاز هەمومان پێکڕەت لێگەڕێت یعنی سەرتاسەری بوو کاسەکە بەڕاستی من دەمێت لێکوانە شتتر بلێم یەکێتی تۆپێک کوردستان هەموو لە تەوقیتاتی خۆی کە دامان نابوو وەختی خۆشمی ئەلانمان کرد لەکن بەڕێزدان لە ئەلام تەوقیتاتەکان وابزانم لە تەوقیتی خۆی هەموو یاریەکان خولەکان دەستی پێکرد بەڵام لە نیهایەتەکەی دەتوانم بڵێم چەند یاریەک دوا خرا یان پێش خرا ئەوەش ظروفەکی یانەکانی کوردستان بوو کەوانی بەشداری خولی عێراق دەکەن ئینشەڵڵا ئەو ساڵە زیاتر هەان دەدەین بۆ ئەوەی بتوانین لە تەوقیتاتی خۆی یاریەکانیش ئەنجام بدێتن بەبێ دواکەوتن خولی کوردستانیشمان زیاتر بەرەو پێش دەبین لە بەرەوەی ساڵانە ئەمە سوپەرمان دەبی کاسی سوپەریش عادەتەن بینی بەتەلی دەوری یان بڵێن خول کە نایابە لەگەڵ جامی کوردستان دوو پاڵەوانەکە ساڵانە یاری دەکەن کاپتن سێچار بابەتێ پێوەستە بەیەکدیەوە شایستە داراییەکان بە تایبەت بۆ ناوشوانان و سەرپەرشتیاران و یانە پاڵەوانەکانش لە یەکەم وە پلەی دوم واروە ئەوانەی وەرزی ڕابردوش کە لە یەک دەکەن کە دەڵێن هەتا ئێستا پێمان نەدرا و دیاریش نییە کە پێمان دەدرێت دەتوانین بابەتەمان بۆ یەکلاکەوە بڵین چی بەسەر دێوە ئەمن دەتوانم چەند کەسێک بکەمە شاید نەک دەتوانم زۆر کەس پێ شاید ئێمە وەکو یەکێت تۆپی کوردستان ئەوەی لە حکومەت بۆمان تەرخان کراوە لەسەر ئەو مەبلەغە پارەیە خولەکان ئەنجام دەدەین و شایستەکانیان دەدەین یانەکانی ئەوانی کە بووینە بەتەڵ و یان یەکەم و دووەم وانە ئەمە تاکو ئێستا کە ئەو مەبلەغە پارە کە ئێستا لۆمان هاتی هەتا ئێستا وەرمان نەگرتووە بەسکەوەری دەگرین ئەوە ئی ناوبژوانان و سەرپەرشتیاران و ئەوانی مەسەلەن بڵێن هەندێک مۆزەفینمان ناو ئیتیحاد ئەوانی کە ئیشیان کرد چەند مانگە راتیبیان وەرنەگری ئیوانەیە و هەروەها ئەگەر لە وەزبەی دووەم کە کرا هەر پارێک بێتن لە حکوومەت ئەمە لۆیانەکان لۆ بەتەڵەکان لەوانێ ئەمە ناتوانین هەمان وەردەگرن لە یەکەم لە دەزانی چۆن لەوانەیە لە وەزبەی یەکەم لەبی وەزبەی دووەمی بەس بەڵام ئەمە بڵێن داوامان کردیە بەڵێ ئیپارە کەشمان داوا کردیە دەشزانین هەندێک خول کە کرایتەوە من نەمکردەوە وەکو یەکێتی کە من تێدا هەندێک خول کرابەوە بەتەڵەکان دیار کرابوون بەڵام کە پارە نەدرایە ئەو وەختی نازەم لە نەدرا بەس ئەمە وەکو یەکێت تۆپی کوردستان ملزەمین کە پارەکە بدەین ئەگەر لە حکوومەتە دیان دێنێ بابەتێشتر پێوەستەیەکە لە حکوومەت کەدەدا بۆ چێە بۆیە خەڵهستەوە کاپتن دوای کۆتایی هاتنی خولەکانی ئاست پێشکەوتوان لە جام و لە سوپەر و لە خولی نایبی کوردستانیش ئێستا کاتیەوە نەهاتوەکەوە هەڵبژاردەی کوردستان دروست بکرێت و بەشداری پاڵەوانتیان بکەن یاخود چ پلانێکتان هەیە من دەتوانم بڵێم تەوزیع حەچی بدەن لە 22 ئەو مانگا شاندێکی یەکێت تۆپی کوردستان لەگە وەزارەت ڕۆشنبیری سەردانی وڵاتی بەریتانیا دەکا لۆ ئەوەشە کە لەگەڵ یەکێت تۆپیی بەریتانی لە ڕێگای وانیشیان بڵێن بتوانین ئەگەر ئەمە لەگەر یەکێتی تۆپی جیانی قسە بکەن لەبەرەوەی لە سیستەمی وان دەڵێ تۆپی پێ بۆ هەمووانە ئێمە ژێکینەوە وەکو قەومی کورد هەرێمێکمان هەیە سەر بەخۆیە دەمانەوێت نا لە ئێستاوە بچینە تەسفیاتی کاسی عالەمەوە نا بتوانین چەند خولێک ساڵانە ئەنجام دێنێ ناو هەرێمی کوردستان چەند تیپێک میێوانداری بکەین بەشداری بکەین بدە ساڵانە پێی دەڵێم بطوڵاتی دووەلی ودی دەمێ وەکو مراقب بچین ئەوە زۆر ئاساندا ئینشەڵڵا لە بە پاڵپشتی حکوومەتی هەرێم چکو ئاگاداریان هەیە بە پاڵپشتی برادەران ئەوانی وەرزشوان دێرینەکان هەنوو لە دەرەوەنا یان بە حکوومەتی هەرێمی کوردستان و ڕاگەیاندکاران ئەوان لە دەرەوەنەوە لە ژوورەوەنا ئینشەڵڵا بە جوودی هەمویان ئەو شتە ئەنجام دەدرێت و لەگەینە ئامادەشی باش کۆتا پرسکە دەپرسین کاتێک کە کۆتایی بە خولێک دێتن
سەرەتایەکەی دیاری دەکرێتن بۆ وەرزی داهاتوو پلانتان بۆ ساڵی داهاتوو بۆ خولی نایە بۆ جام بۆ پاڵانتەکانی کە چۆن دەبێت هەموو پاڵەوانتێک کە کرایە ئەنجامی دەدەینەوە بەڵام ئێستا کە نیهایەتی کە جامی کوردستانە لەوانەیە کاسی عالەمیش بێ ئەو ساڵە مانجی 11 دانیشتنێکمان دەبیتن وەکو یەکێک تۆپی کوردستان و وەکو چەند کەسانێکی بانگ دەکەن ئەوانی دەتوان بڵێن لەسەر مستەوای خەبیر بی ئەوانە بانگ دەکەین بۆ ئەوەی داهاتوو لە کەینەوە دەست پێ بکەین ئەگە دەستمان پێکرد چەندمان پێدەچی یعنی ئەو تۆقی تاتانە ئیشەڵڵا لە وەختێکی نزیک دادەنیشن و ئەنجام دە بەس بۆ خولەکان هەموو دەکەینەوە خولەکمان زیاد دەبیتن ئەوش یەک یاریە پێدەنێن کاسی سوپەر ئەوش بینی بەتەلی خولی نایاب و جامی کوردستانە ئەوش پێشی خولی نایاب ئەنجام دەدەن خۆش کاتنە زیێتماندای سپاس بۆ زانیارەکانت بەڵێ هەوڵ دەدەین بەشێکی تکەی یاریزانانی یانەی برایەتیش دوای پاڵەوانبوونیان لەسەر جامی هەرێمی کوردستان وەربگرین کافن چیتە بوو لەسەر یاریەکە توانیتان بۆ جارێشتر بۆ یەکەم جار لە مێژوو تا ببینە پاڵەوان دوایەم پاڵەوانکە سێم جارە بەڕێوە دەچێت سەرەتا سوپاس بۆ خوا کە توانیمان لێ یەکەم بەدەستبێن لە جامی کوردستان وەڵام لەسەر ئاستی شوتسا فەریقی کوردستان و پلەیەک و پلە دوو ممتاز والحەمدولیلا لە کۆتاییاری توانیمان سەرکەوتوو بین بەرامبەریانە هەرچەندە لە کۆتا لێدانی سزا خۆم گۆڵم نەکرد دڵتەنگم تۆزێ بەڵام الحەمدولیلا لە 2000 لە بەرژەوەندی خۆمان یاریەکە بە کۆتایی هات دڵخۆشم و ئەو بۆ یەکەم جارە نازناوی جامی کوردستان بۆ یانەی برایەتی بەدەستدێنین سەرەتا پێشکەش بە هاندەرە خۆشەویستە و بەیانەی برایەتی خۆشبی بۆ وەرزی داهاتوو لە خولی عێراق بۆچی یاری دەکەیت وەخوا هێشتا هیچ شتێک دیار نییە ناوەڵڵا لەگەڵ برایەتیش بەردەوام دەبی یاخۆت چی بەسەر برایەتی ماڵی دووەممە هیچ ئەوەکم لەگە برایەتی نییە هەم کات ئامادەم لە بۆ یانە برایەتی یاری بکەم تو دەبی شاڵە کاتن ژیار کاتن سەلیم چیتە بوو لەسەر یاریەکە دوای بوونە پاڵەوان یەکەم وەرزشە لە یانەی یاریەکەی وەکو درێسیانە برایەت والله الحمدلله لەخوا بەزادی بوونە پاڵەوانی ئەم خوڵە لەخوا بەزادی من یەکەم ساڵیشمان لە نادی برایەتی و یەکەم کاسمەوە وەردەگرن ئینشاءالله الحەمدلله لەخوا بەزادی لە خۆشە نازانم چ بڵێم بەخوای الحەمدلله وەرزەکانی داهاتوو ئینشاءالله بەردەوام دەبی لەگەڵ یانەی برایەتی یاخواریان بەدڵ نایی ئینشاءالله بەردەوام دەبین و ئینشاءالله خۆمان حاز دەکەین بۆ دەوری کوردستانی وەرزی داهاتوو ئینشاءالله سەرکەوتوو دەبین یاڕە سەرکەوتوو بیت دەست خۆشبی کاکسەلیم دەمێ بەشێکی تکەی یاریزانان یاخود ستافی ڕاهێنەران کاتن هەرێم لەگەڵدا دەبێ و لەو درێسەکەشی گۆڕیوە چێڕاوە بەپەلە بووی والله دەڕۆم والله کاتن تا چەند دڵخۆش بووی توانیت ببێ پاڵەوان لەگەڵ یانەی الحەمدولله باوەڕ ناکەم دڵخۆش یعنی لەو ساتە دڵخۆشتر بوو بم بە حیاتم الحەمدولله بە مادیبوونی هەموو لایەک مادیبوونی هەر هەموو لایەک دەستەی کارژێڕی و پلانەکانی ڕاهێنەر الحەمدولله توانیمان سەرکەوتوو بین یاریەکە زۆر گرنگ بوو ئاخر ڕووداوی ساڵ بوو بەنسبەت نادی برایەتی بەنسبەت وەرزشی کوردستان ئەخوای بەزیادی ناتان قسەی بکەم زۆر دڵم خۆشە دەست خۆشی سەرکەوتوو بن ئینشاءالله دەمێ چەند کەسێش کە ئەگەر بکرێ یاریدەدەری ڕاهێنەر کاپتن محەممەد تاهیر کاپتن چیتە بوو لەسەر یاریەکە وەرزێکی بێدەستکەوتان بەڕێ نەکرد توانیتان دەستکەوتێک بۆ یانەکە و بۆ خۆشتان بچین سپاس بۆ خوا بزانمەوە تموحی هەموو یاریزان و هەموو ڕاهێنەرێک و هەموو ئیدارەکە کە بگات یاری کۆتایی خۆشبەختانەش توانیمان سەرکەوتن بەدەستبێنی و کاسەکە بۆ خۆمان گەڕێنەوە هەرچەندە دەبایە لە یاریەکە ببینەوە فرسەی زۆر ماچوان بەهر حاڵمیمەوە بوو کاسەکەمان بەدەستینا و وەکو بەڕێژتاوتان بێدەستکەوت نەگەڕینەوە کاپتن سەرکەوتوو دەبن ئینشاءالله دەمێ بەشێکی تکەی یاریزانان یاخود ستافی ڕاهێنەران بەشداری پێ بکەم لە وتەکانم بڵێ یەکێشتر لەوانە کاپتن کاروان ڕاهێنەری گۆڵپارێزان کاپتن تاچەند دڵخۆشی بوونە پاڵەوان ئەوە خاڵی یەکەم خاڵی دووەم گۆڵپارێزی سەرەکی زۆرترین کلیشی هەبوو لە وەرزە خولی نایبی کوردستان و گۆڵپارێزی دووەمیش ئەمڕۆ خەڵاتی باشترین گۆڵپارێزی جامەکەی الحەمدولله لە فەزلی خوای گەورەیە ئەمەش لە ماوەی ئەو ساڵەی ئیشمان زۆر لەسەرکردی لە ساوشتانە خاستن کە لە بە خولی بابرین جامی کوردستان و خولی کوردستان هەرێکە و جیاوازە تایبەتێکی خۆی هەیە کە ئیش دەسە دەکەین الحەمدولله خوا مۆفەقی کردن ئەوەش بە ئاسانی نایەتن بە تەدریب دێتن بە ئەوەی کە گۆڵپارێزەکان جێڕایەلی ڕاهێنەر بن و
لە ڕاهێنانەکانیان بەردەوام بن و جدی بن و زۆر زاری شەمە کە تەدریبمان دەکرد نیو سعات پێشتر داهاتین لە پێش لاعیبەکان ئیشمان دەکرد ئەمە لۆی بتوانین زیاتر گۆڵپارێزەکان بە پێش بێخن کاپتن سەرکەوتو دەبن ئینشاڵڵا دەمەیە ئەگەر بگونجێ چەند یاریزانێک و واروە بەڵێ کاگاکۆ بابە تا چەند خۆش بوون بوونە پاڵەوان وەرزی ڕابردوو لەم کاتانە جامێشکە لێرە بەرز کردو لەگەڵ هەبژاردەی لاوانی هەولێر ئەمڕۆژ زارێشتر نازناوێشکە بەرز کردەوە تا چەند خۆشی لەگەڵ برایەتی بەکەم زار بێ پاڵەوانی جامی هەرێمی کورد سەرەتا بەنای خۆی گەورە مێرەبان بە خێراتنی کەناڵەکەتان دەکەم خوا مفەخکردنەوەی توانیمان ببینە براوەی ئەو بتوڵەیە ئیشاڵڵا لە ساڵی دابێ باشتر خۆمان ئامادە دەکەن بۆ خولی کوردستان و بتوانین دووبارەی بکەینەوە دەست خۆش بکایاکۆ دەمەوێت چەند یاریزانشکە ئالان کاگالان تا چەند دڵخۆش بوون کە بوونە پاڵەوانی جامی هەرێمی کوردستان بۆ یەکەم جار لە مێژوودا دەتوانین بڵێم وەرزە یەکەم وەرزت بوو لەگەڵ تیپەکەەوە بەبێ دەستکەوت وەرزەکەتان بەڕێ نەکەوتوانین تا نازناوێت بەدەست بەڕاستی کاک حوسێن هەستێکی زۆر خۆشمەیە دڵم یەکجار خۆشە چکە ئێمە بەڕاستی لە خولی کوردستان ئەنجامەکانەوە پێویست نەبوو عزمان دەکرد بەو کاسە عنی دڵ هەوادارانمان خۆشکەین هەندەران خۆشکەین و شاد بین و بە نازناوەکان چکە یانێ برایەتیانەیەک بوو هەموو کات لە ڕیزبەندی پێشەوە بە ئەو ساڵیش دەخوای بەزیادی بەبێ ئەنجام کوبرەی دەورێکەمان خلاص نەکرد سواز بخۆ خۆشبی پیرۆستان بی کاپتن شەمزینیش لەگەڵمان دەبێت کاتن تا چەند خۆشبی لەگەڵ یانەکەت بێت الحەمدوللا ئەوڕۆ ڕۆژێکی مێژوویە عنی سوپاس بۆ خۆتوانیمان ببینە پاڵاوانی خولەکە دوا ئەوەی هەوڵوماندی بوونیشی زۆر توانیمان ناسەوەکە بەدەست بێنی سەرکەوتو دەبن ئینشاڵڵا لە وەرزەکانی داهاتوش دەچمە نێو سەکۆی بەرزکردنەوەی نازناوەکە و دەمەوێت چەند یاریزانێکی دیکە بەشداری پێ بکەم لە قسەکانم یەک لەو یاریزانانێت کە بەشداری یارەکەی کردبوو کای علی علی تا چەند دڵخۆشیکەوە توانی لەگەڵ تیپەکەت بووە پاڵەوان بۆ یەکەم جار لە مێژووی یانەکەتان وەروە ئەم وەرزە یەکەم وەرزشت بوو لەگەڵ الحەمدوللا زۆر دڵخۆش بووین فەزلی خۆیان هەمووشتە شەو سەرکەوتنانە بە جوودی یاریزانان و پلانی ڕاهێنەران و پیرۆزە لە هەموو لایە سەرکەوتو دەبن ئینشاڵڵا بەڵێ لێرە ئەمە نازناوی جامی هەرێمی کوردستانە یاریزانانی یانەی برایەتی وێنە لەگەڵ جامەکە دەگرن و وەکو مێژوویەک بۆ خۆیان دەیهێڵنەوە کەوا بۆ یەکەم جارە لە مێژویان توانیان نازناوەکە بەرز بکەنەوە وەرزی داهاتوو جامی سوپەری هەرێمی کوردستان لە نێوان پاڵەوانی جامی هەرێمی کوردستان یانەی برایەتی و پاڵەوانی خولی هەرێمی کوردستان یانەی سوپانی نوێ ئەنجام دەدێت دووبارە پیرۆز بۆ لە یانەی برایەتی